لە ڕێگەی ئەو چاڵەکیەوەش توانیمان سوود بگەینین بە 200 کەماندەم. دووەمین فستیڤاڵی تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. ئەمڕۆ بە بەشداری 7 کۆمپانیا فستیڤاڵەکە کراوەتەوە. دەمەوێت قسە لەگەڵ ڕێخەری فستیڤاڵەکە بکەم بۆ ئەوەی کە زانیاری زیاتری لێ وەرگرم. ڕوان خان سڵاوت لێبێ ئەگەر بێتێرە سوپاس دەکەم. سپاسێکی فستیڤاڵەکەم بۆ بکە چۆن بوو ئەو بیرۆکەتان بۆ هات کە فستیڤاڵی لەو شێوازە لە شاری هەولێر بکەنەوە. بەڵێ بەخێر بن سەرچاوان ئەمە خۆشحاڵین ئەو دووەم فستیڤاڵە لە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەیکەین. ئامان زمان ئەوەیە بیان هێنینە ناو کۆمەڵگا، یعنی ئەو جیاوازیەی دروست نەبی کە ئەوان خۆیان بە کەمتر ببینن یاخود متمانەیان کەمتر بە خۆیان بی. لە ڕێگەی ئەو چاڵەکیەوەش توانیمان سوود بگەینین بە 200 کەماندەم بە پێدانی ئەو پێداویستیانەی کە ئەو کۆمپانیانە سپۆنسەرمان بوون دەستخۆشیان لێ دەکەین. بە سپۆنسەری سەرەکیمان کاک نەجات توانی هاوکاریمان بکە فلۆریاستی ساوت کوردستان و هەروەها ڕایز ئازاد ڕایز و کۆمپانیای زۆم کۆمپانیای ماڵینان توانیان هاوکاریمان بکەن. باشە هەندێک خاوەن پێداویستی تایبەتم لێرە کاری دەستی دەکەن. چۆن پشتگیری ئەوان دەکەن؟ ژمارەیان چەندە ئەو کەسانێک کە لێرە ئامادەن بە کاری دەستی؟ ئەوەی ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن 18 کەم ئەندامن کە هەموو بەهرەکانی خۆیان و لێهاتیوکان و کاری دەستیەکانیان ئەوڕۆ پیشان دەدەن. لە ڕێگەی ئەوانەوە خێرخوازان دێن و هاوکاریان دەکەن و کۆمەک کۆ دەکەنەوە و قازانجە مادی کە لە ڕێگەی فرۆشتنی ئەو بەرهەمانەوە بەدەست دێنن. باشە پلانتان چ لە داهاتوودا؟ تایبەت بە کەماندامان بگورم. پلانمان ئینشاڵڵا لە داهاتوو بەرزتر دەبێتەوە. خولی بکەینەوە چەند خولێکی بەردەوام لە بۆ هەموو کۆمەڵەکان کە بتوان کەسانی لێهاتوو لە بواری بزنس لە بواری گەشە پێدان لە ئەوەی ئەوانش بتوانن سەرکەوتوو بنۆک و کەسێکی ئاسایی خۆمان درێژە بە ژیانی خۆیان بدەن بە سەرکەوتووی. باسێکی ئەو کارانی خۆتم بۆ بکات ئەو کارە ئەو وێنانە هەموو خۆت دروستی دەکەی؟ بەڵێ هەموو خۆم دروستی دەکەم، زیاتر حەزی خۆمە دروستی دەکەم، یعنی ئەوە نییە بە ئەوەی خیند بم لەسەری بە حەزی خۆمە شتەکان دروست دەکەم. جەنابەت چاوت کزەوایە؟ بەڵێ. لە کاتی دروستکردنی ئەو وێنانە چێشت بۆ دروست نابێ؟ وەڵی کاتیان زۆر دەوێتن هیلاک دەبی پێوەی. باشە یعنی چێشت بۆ دروست نابێتن لێ ڕاهاتی وەزع لێ ڕاهاتمە وردەوردا. ئەو کارێکە دەیکەی وەکو حەز و خولیایەکی خۆتیان بۆ پەیداکردنی بژێوی ژیان؟ لە بۆ حەز و خولیای خۆمە زیاتر هەتا ئێستا بیرم لەوە نەکردەوەکو بژێوی ژیان بەکاری بینم. ینی ئەوانە دەفرۆشی یان هەر بەکو جوانی وێنە دەچێش لە ماڵەوە دایدەنێ؟ بەخوای پێشتر لە ماڵەوە دام دەناو هیچ ئەوم نەدەکرد بەس بۆ یەکەم جار لێرە بەشداریم کە گوتم بیان فرۆش.